تۆزی گەندەڵی کوردستان دەگاتە ئەفغانستان. تاڵیبان ڕێگری لە چوونە ژوورەوەی سەدان تانکەری گازوایل و نەوتی قاچاغی کوردستان دەکات. فرۆشتنی نەوتی کوردستان بە قاچاغ لە ڕێگەی تانکەرەوە بەردەوامە. بە گوێرەی زانیاریەکانیش تاڵیبان لە ئەفغانستان ڕێگری لە چوونە ژوورەوەی سەدان تانکەری گازوایل و نەوتی قاچاغی هەرێمی کوردستان دەکات کە بچنە ناو خاکی ئەفغانستانەوە. پێگەی ئەلساعە لە تارانبڵاوی کردەوە کە لە سنووری نێوان ئێران و ئەفغانستان لە پارێزگای خوڕاسانی باشوور 400 تانکەری نەوتگیریان خواردووە و دەسەڵاتدارانی حکوومەتی تاڵیبان لە ئەفغانستان ڕێگە نادەن تانکەرەکان بچنە ناو ئەو وڵاتەوە. پێگەکە لە سەرچاوێکی سنووری ئێران لە ناوچەکە گواستوویەتەوەکەوە نەوتەکان لە عێراقەوە بۆ ئەفغانستان بارکراون، بەڵام تا ئێستا ئەفغانستان ڕەزامەندی نەداوە بچنە ئەو وڵاتە. باگوێرەی زانیاریەکان حکوومەتی ئەفغانستان بەهۆی خراپی کوالێتی نەوت و گازوایلەکە ڕێگری کردووە ئەو تانکەرانێک کە نەوتی هەرێمی کوردستانیان بە قاچاغ بردۆتە سەر سنووری ئەو وڵاتە داخلی ناو ئەفغانستان بێت. جێی باسا بەپێی راپۆرتەکانی پێشووی ڕۆیتەرز و کۆمەڵێک پێگەی تری هەواڵی لە ئێران لە نێویاندا ئەرینای فەرمی ئەو نەوتانەی لە عێراقەوە بە تانکەر دەچێتە ئێران و دواتر ئەفغانستان نەوتی قاچاغی هەرێمی کوردستانە کە دەسەڵاتی هەرێم بە هاوکاری کۆمپانیاکانی نەوت دەیفرۆشن و داهاتی مانگانیان زیاترە لە 200 ملیۆن دۆلار و چارەنووسی داهاتەکەشی دیار نییە. ئەوە لە کاتێکدا لە ناوەخۆی کوردستان بەشێک لەو نەوت و گازانەی بەو کوالێتە خراپە ساغ دەکرێتەوە و کاتێکدا تاڵیبان بۆ سەلامەتی هاوڵاتیانی ناهێڵێت نەوتی قاچاغی کوردستان داخلی وڵاتەکەی بێت.